بسم الله الرحمن الرحیم. دیارە نووسنگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانی ئەو ساڵی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆ سێەم پرۆژەیە کە بەڕێوەی ئەبین لە نووسنگەکەمان کە بریتی بوو لە دابەشکردنی پارەی زەکات بە هاوکاری خێرخوازان بەسەر نزیکەی 35 خانەوادەی هەژار و بێباوک لەگەڵ موچەی مانگی سێی بێباوکان. دیارە نووسنگەکەمان ئەمڕۆ بە پێویستی زانی کە ئەم کۆمەڵە خەڵکە بەسەر کاتەوە بە هاوکاری زەکات و داوای دوعای خێر ئەکەین بۆ خوا پێداوان و بۆ خەڵکی خاوەن ئەوانەی کە زەکاتیان هەیە، خی گەورە پاداشتیاندا کە هاوکارمان بوون لەم پرۆژەیەوە. نووسنگەکەمان دیارە ئەم ساڵ چەند پرۆژەیەکی تکەی بەڕێوە برکە بریتی بوو لە سەبەتەی خۆراک کە 250 سەبەتەی خۆراکمان دابەش کرد لە سنووری نووسنگە لە هەریر و خەلیفان و سۆران و وەڕەواندوز و شوێنەکانی تر دەوروبەری ئیدارەی سۆران و هەروەها لە پرۆژەیەکی تردا کە بریتی بوو لە دابشکردنی 25 ملیۆن بە هاوکاری خێرخوازێکی شاری هەولێر بەسەر 100 خانەوادەی هەژار و کەم دەرامەت. خی گەورە پاداشتیاندا وخوای دوعای خێریان بۆکەین و خی گەورە تەوفیقیاندا کە زیاتر هاوکارمان بن بەوەی بتوانین زیاتر هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتی هەرێمەکەمان بکەین.